وادەی ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان ماوەیەکی کەمی ماوە تا ئێستا ڕوون نییە کە هەڵبژاردنی پەرلەمان و سەرۆکاتی هەرێم و ئەنجومنی پارێزگاکان بەیەکەوە دەکرێن یاخود لە وادەی دیاریکراو تەنیا هەڵبژاردنی پەرلەمان ئەنجام دەدرێت. ماوەی زیاتر لە 2 ساڵە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان لە فەراغی یاساییدایە و هەرچی ئەنجومنی پارێزگاکانیشە لە 23 مانگەدا وادەی یاسایی کۆتایی دێت، بەڵام تا ئێستا هیچ وادەیەک لەلایەن سەرۆکاتی حکوومەتەوە بۆ هەڵبژاردنی ئەنجومنی پارێزگاکان دیاری نەکراوە. پرسی هەڵبژاردنەکان بە دۆخێکی خراپە لەسەر ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆیشتووە، بۆیە سومعی پرۆسەکە زۆر خراپ بووە. بەهاشترین حاڵدەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پابەندی خۆیان بەو بەروارانەوە ڕابگەێنن کە خۆیان بە مەرسوومێک سەرۆکی حکوومەت ڕایگەیاندووە بەرواری سینۆ بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. ئەوە دۆخێکی جێگیرە. سەبارەت بە ئەنجومەنی پارێزگاکان لەم مانگەدا ئەوانیش بەروارەکان تەواو بێ، واتە لە ڕۆژی سوێن خواردنی خۆیانەوە. باشترین حاڵت بۆوانەوەیە یا هەڵبژاردن بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بکرێ کە مانگی 12کە، واتە لەو بەروارە پێکەوە بێ. حاڵتەکەی دیکانەوەی لە کاتی تاوابوونی پرۆسەکە ئەوانیش هەڵبژارد بۆ پڕکردنەوەی کورسیەکانی ئەنجومەنەکە بکرێ. چەند هەفتەیەکی دیکە وادەی یاسای ئەنجومەنی پارێزگاکان کۆتایی دێت، بەمەش ئەم دامەزراوەیە دەکەوێتە فەراغی یاسایی و بەپێی یاسا مۆڵەتی 90 ڕۆژ دەدرێت بە حکوومەتی هەرێم بۆ ئەوەی کات و وادەیەک بۆ هەڵبژاردنی ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان دیاری بکات. بۆ ئەنجومەنی پارێزگاش بەڕاستی ئەگەر بێت و بەجددی خەمی لە نەخورێت پێم وایە دەگاتە ئەو وادەیەکەوە ئەمیش بڕیاری درێژکردنەوەی بۆ درێت. بەڵام ئەگەر چی ئەنجومەنی پارێزگا هێشتا بەپێی یاسای هەموارکراو 90 ڕۆژ لە بەردەمیایەتی تاوەکو هەڵبژاردنەکان دەکرێت، ئەمیش دەچێتە ناو قالبی تەمەنە یاساییەکەی خۆی. گرینگە هەڵبژاردننی ئەنجومەنەکان لە کات و ساتی خۆیان، نەک تەنها ئەنجومەنەکان بەڵکو سەرجەم هەڵبژاردنەکان پەرلەمان بێت، سەرۆکایەتی هەرێم بێت، ئەنجومەنی پارێزگاکان بێ مەفرۆزە وەکو دنیا، یعنی سیستەمێک وەربگرێتن لە کات و ساتی خۆیان هەڵبژاردن بکرێن. ئێمە لەگەڵ ئەوەین وە لە ئەنجومەنی پارێزگاش نووسراو کراوە بۆ پەرلەمان بۆ حکوومەت. لە ئەنجومەنەکانی تریش لە پارێزگای سلێمانیش زانیاری هەیە کە نووسراو کراوە، داوای ئەوە کراوە کە لە کات و ساتی خۆیان هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت. بەڵام لە ئێسادا هیچ هەواڵێک یاخود بڵین زانیاریەکمان نییە ئێمە بەفعلی هەڵبژاردننی ئەنجومەنەکان لە کات و ساتی خۆیان دەکرێت، لەگەڵ پەرلەمانە دەکرێت. زانیاریەکی نوێمان نییە، چاوەڕێی حکوومەت دەکەین، چونکە لە ئێستادادا ئەم بڕیارانە لە دەستی سەرۆکی حکوومەتدایە. لە ماوەی ڕابردوودا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 30 ئەیلولی بۆ هەڵبژاردننی پەرلەمان دیاری کردو، لە نێویشیاندا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و سەرۆکاتی هەرێمی بە نادیاری هێشتەوە. وتەبێژی حکوومەتیش سەبارەت بە هەڵبژاردنەکان ڕایگەیاندووە گفتوگۆی زیاتر لەبارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکرێت و دواتر بڕیارێکی گونجاوی لەبارەوە دەدرێت. بەڵام بەهاو گرنگی پرۆسەی هەڵبژاردن لەوەدایە کاتێک ئەنجام بدرێت پۆست و دامەزراوەکانی هەرێم ئیفلیز نەکرێن و نەکەونە بۆشایی یاساییەوە. زریان سەدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.